لەگەڵ هەڵمەت هەمزە بەڕێوەبەری کوشتارگەی هەولێر لە ستۆدیۆکانمان لە هەولێر گفتوگۆکەم کاگەڵمەت ئەم کاتت باش ئەم ساڵ ژمارەکان کەمتر بوون بەراورد بە ساڵی ڕابردوو بەڵام ئەمێ بپرسم خەڵک زیاتر ڕووی کردە کوشتارگەکان بۆ سەربڕینی ئاژەڵیان هەر لە ماڵەوە کردیان بڵێ سڵاتان لێبێ ئەو کاتتان باش سەبارەت بە ڕێژەی قوربانیکردن ئەو سار بە بەراورد بە پارساڵ تقریبان ڕێژەی ١ لە پارساڵ کەمتر بۆ 35 بۆ 40 کەمتر بووە بەنسبەت ڕوتێکردنی هاوڵاتیان بۆ کوشتارەکان وە تەسەوەر دەکەم زیاتر خەڵک لە کوشتارەکان سەری بڕی بێ هەرچەندە ڕێژەی قوربانیکردن کەم بوو بەڵام ڕێژەی بەشداریکردن لە کوشتارگەکان زیاتر بوو ئەگەر بەراوردی بکەی بە پارساڵ بە تاکیدەوەش چەندین هۆکاری لە پشتەوەیە لە هۆکارە هەرە گرنگەکان نەخۆشی تای خوێن بەربوونە بەڕاستی ترسی خەڵک لە نەخۆشی تای خوێن بەربوون ڕەنگەوای کرد بێ خەڵک زیاتر ڕوو لە کوشتارگەکان بکاتن ڕێژەی دابەزینی سەربڕینی ئاژەڵ بە شکلێکی عام و دواتریش لە ڕۆژانی جەژنی قوربان هۆکار گرانی نرخەکەیەتی نرخەکە بە بەراورد بە پارساڵ دەتوانم بڵێم لە 120 بۆ 25 لە هەندێک حالەتیش لە ئاژەڵی خۆمانە 130 چۆتە سەر نرخەکان ئیتر گرانبوونی ئەو نرخانە بەو شێوازە خەڵکەکی زۆری سارد کردەوە لەوەی قوربانی بکاتن باشە کاگەڵمەت بە پێ پشکینانی کردوتانە دڵنیام کاتێکەر کەسەیە بۆ کوشتارگەکەیەوە زۆر ورد لە ئاژەڵەکە کۆڵنەوە نەخۆشە تەندروستەیان نە سەبارەت بەو بابەتی تای خوێن بەربوونە ئەو نەخۆشی و پەتانی هەن لە نێو ئاژەڵانە ئەم ساڵ ژمارەکە زیادی کردبوو خۆی قوربان نەخۆشی تای خوێن بەربوو نەرناکەوێت نە لەسەر ئاژەڵەکە بە زیندوی نە بەبستم ئەو نیشانانەیە هەر لە بابەتی گەنە کە بە ئاژەڵەکەەوە هەبێ کەەوە کارە بۆ ڕەتکردنەوەی یاخود هەندێک بابەتی نەخۆشی تر مەرز نییە هەر تای خوێن بەربوون بێت لە نێو جگەری حیوانەکە دەرەکەوێت لە ڕووکەشی دەرەکەوێت یاخود هەندێک بابەتی تر کە خۆتان شارزایتان بێگومان زیاترە بە تاکید جگە لە دیاریکردنی نەخۆشی تای خوێن بەربوون کە دیاری ناکرێت بەڵام چەندین نەخۆشی تری وەکو ئەکیازمایی و بوونی گرێ لەسەر لاشەی ئاژەڵ یان شوێنی لێدان یان سووربوونەوەی گۆشتەکە یان نەخۆشی زەرتێک چەند ئەو 2026 کیلۆی کە ڕەتکراوەتەوە لە ساڵی 2023 هۆکارەکە طبعاً وجودی نەخۆشی تر بۆ لەسەر لاشەی ئاژەڵەکە کە بەدی دەکرێت و دەتواندرێت لە ڕێگەی پشکنینی فیزیکیەوە لەلایەن پزیشکانی ڤێتێرنەریەوە دەستنیشان بکرێتن بەنسبەت ئاژەڵی گەنەدار بەڵێ ئێمە دوو ئاژەڵی بچووک لەگەر ئاژەڵێکی گەورە کە گەنە بەسەر لاشەیەوە هەبوو ڕەت کراوەتەوە لەو ساڵدا لەلایەن پزیشکانی ڤێتێرنەری ئەوەی کە ئێستا هەیە 2026 کیلۆیەکە ئەوە جەرگ و گۆشت و سپڵە لە پشکنینی دوای سەربڕین دەرنەچووە لە پشکنینی بەر لە سەربڕین دوو ئاژەڵی بچووک و ئاژەڵێکی گەورەش کە گەنەدار بوو ڕەتکراوەتەوە شەرت نییە گەنەدارەکەش هەڵگیری ڤایرۆسەکە بوو بێ بەڵام لەلایەن پزیشکان لە ئێستادا لەبەر ئەو نەخۆشی هەموو ئاژەڵێکی گەنەدار ڕەت دەکرێتەوە باشە کاک هەڵمەت چەند ستافتان لە کارا بوو لە ماوەی ڕۆژانی جەژن وە چەند سەعات کارتانە کرد بەردەوام کراوە بوو کوشتارگە یاخود کارتێکی دیاریکراوی هەبوو بەڵێ خۆی کاتەکانی کارکردن هەر لە ڕێگەی بەڕێستانەوە ئەعلانمان کرد لە ڕێگای دەستگای ئەعلامیەکانەوە 12 کاتژمێر کار دەکرێت لە کاتژمێر 6 بەیانی بۆ 6 ئێوارە ئەو ستافانەی کە کاریان دەکرد 136 کەس بوون بە 4 گروپ ئەوانە قەسابەکان بوون ستافێکی 26 کەسی لە پزیشکانی پسپۆڕی ڤێتێرنەری و کارمەندەکانیان ستافێکی 84 کەسی بۆ پاکردنەوە و تاقیمکردنی شوێنەکان واتە ستافەکانمان زیاد کرده بوون طبعا یە خاڵی زۆر گرنگکەیە باسی بکەم ئەو ڕێژەیە کە سەر بڕدراوە 1970 ئێمە لە یەک ڕۆژدا دەتوانین ئەو ڕێژەیە سەر ببڕین نەک لە 4 ڕۆژدا یعنی ئەوە کاری سەربڕینی ئێمە لە یەک شەفتی هەشت کاتژمێری زۆر بە دڵنیاییەوە قسەی دەکەم بەڵام لە 4 ڕۆژدا جەنجالی یەکجار زۆر و بێسەروبەریەکی یەکجار زۆر تووشمان بوو بەو نسبە سەربڕینێک کە بە هەر 4 ڕۆژ سەرمان بڕی لە بەرەوەی ئیشەکانمان وەکو پێویست لە ژۆر کۆنتترۆل نەبوو لە پزیشکان نیان دەتوانی پشکنینی خۆیان بە تەواوی ئەنجام بدەن تواناکەتان هەیە وەک باسەکەی لەوەی ستاف
بە هەماشیەوە لە ڕووی بینا و پێداویستی هۆکارەکە چی بوونەتان توانی ینی بڕی پێویست یاخود ئەو قەرەباڵخێ دروست نەبێ؟ خۆی سوالە جەوهریەکە ئەوەیە توانای مرۆیمان وەکو پێویست 100% دابینکردنی شوێنمان 100% بەڵام ئەوەی دەمێنێتەوە ئێمە مەجبورین پابند بین بە ڕێنمایەکانی تەندروستی خەڵکیش پابند بکەین بۆ نمونە خەڵکێک دەهات کە ئاژەڵێکی گەورەی قوربانی پێبوو شەرعیەن بۆ 7 کەس دەبێت هەر 7 کەس بە دیاریەوە بوو 3 دانە قەسابیشی لەگەڵ خۆی هینا بوو ئیزافەیەک 2 کەسی دیکەشی نابوو من خۆم جارێک سەردانی هۆڵەکانی پشکنینم کرد 21 دانە ئاژەڵی لێبوو خەڵکەکەم ژمار 180 کەس لە ژوورەوە بوو خەڵکەکەمان دەرکردە دەرەوە ناتوانانی کۆنتترۆل ناکەی یعنی خەڵک وەکو پێویست طبعا پابند بوون لە بۆ هەر مەسەلەکی ڕێژەیە بە مطلقی نییە بەڵام ئەوەی ئێمە بەڕاستی دەتوانم برن پامەندەبوونی هاوڵاتیان وەکو پێویست ڕەنگە خەلەلی لە ئیشەکانمان دروست کرد بێ نەمانتوانی بە ئیشەکانمان ڕای بکەین 100%. وئیلا دەتوانین لە ڕۆژانی ئاسایی سەردانمان بکەن هەر لە ڕۆژێکی ئاسایی ئەوەی لە هەر چوار ڕۆژی جەژن قوربان سەر بردراوە سەر دەبدرێ و بە سیستەماتیک و ئیشەکانیشمان زۆر بەڕێک و پێکتر دەڕوە. هۆکارە ڕئیسیەکە ئەوەیە خەڵک ئەگەر تەنسیقی مسبقی هەبی واتە پێشینە هەماهەنگیمان لەگەڵ بکە بۆ دانانی نۆرە و چۆنیەتی کارکردنەکەی لەگەڵەوەی ئەوەندە ڕێنمایش بڵاو دەکەینەوە جێمان لێ بگیرێتن ئەو جەنجالی هۆسەیە دروست نابێتن. زۆر باش کاک هەڵمەت با بگەڕێنەوە پێش جەژنی قوربان هیچ ژمارێکی لە بەردەمە لە هەفتەی پێش جەژن چەند ئاژەڵ سەربراوە چەند گۆشتان خستۆتە بازارەکانی هەولێرەوە؟ خۆی ڕۆژانە بە بەردەوامی ئێمە لە نێوان 65 بۆ 70 تەن گۆشت دەخینە بازار ئەوە ڕۆژانی ئاسایی گۆشتی تەواوەتی یان زینە قەپانی ئاژەڵەکە حساب کراوە؟ نانا گۆشتی تەواوەتی قوربان زیندە قەپانی ئاژەڵەکە ڕۆژانە نزیکی 800 بۆ 900 سەری بچووک سەردەبڕین 100 بۆ 120 سەریش ڕەشەوڵاق سەردەبڕین کە گۆشتەکەی ڕەوانە دەکرێت ئێمە گۆشتەکە حساب دەکەین نزیکی 6 لە بۆ 65 تەن بە بەردەوامی ڕۆژانە گۆشت دەنێرین هەرچەندە بە فترەی زەمەنی زۆر کورت ینی قسە لەسەر 3 مانگ 4 مانگی پێشوو بکەین زیاتر لە 100 تەن ڕەوانەی بازار دەکرا بووە بە دوو لەسەر 2 مانگی پێشێستا لەبەروی وردە نرخەکان گران بوون ئێمە هۆشداریشماندا کە نرخەکان بەرەو گرانی دەڕواتن ئەویش ئەگەر کات و دەرفەتە بێتم بە خێرایی بۆتی باز بکەم هۆکاری گرانبوونی نرخەکان بەو شێوازە یەکچە تەمان گرانی نرخەکان بە هیچ شێوێکی پەیوەندی بە مەسەلەی تای خوێن بەربوونەوە نییە گرانی نرخەکان سەرەتا قۆناغی جیهانی تێپەڕان جیهانیان گران بوو خاڵی دووەم تەلاعوبکردن بە نرخی دۆلار هۆکارێکی دیکە بوو خاڵی سێەم قورسی هاوردەکردنی ئاژەڵ بەهۆی گرتنەبەری چەندین ڕێکار لە مەرزەکانەوە یان لایەن حکوومەتەوە یان گرانبوون و دابەزینی نرخی عملەی ئەو وڵاتەی کە لێوە هاوردەکرێ یان حەقی تەحویلی ئەو دۆلارێک کە کاڵایەکەی پێ هاوردە دەکەی بۆ نمونە پێشووتر 100.05 لە هاوردەکردنی هەر کاڵە و بابەتێک وەردەگیرا ئێستا ئەو 100.05 بووە بە 105 نرخی هاوردەکردن دەست نەکەوتنی دۆلار بە نرخی هەرزان لەلایەن برا بازرگانەکانمان لە کاتێکدا خۆتان دەزانن ئەو هەمان دۆلار لە جنوب وەسەد بە نرخی ڕسمی حکوومەت دەست برا بازرگانەکان دەکەوێت لێرە برا بازرگانەکان بە 147 دەکردن بە 145 تەحویلی دەرەوەی دەکەن ئەوە خاڵێکی زۆر جەوهری و گرنگەکە خەڵک درچی پێ ناکاتن خاڵێکی دیکە بەڕاستی ئەتوو ئاژەڵی ناوخۆیت نما لە ساڵانی ڕابردوو وردە کەمی کرد لەبەرەوەی نەعەلەفت بۆی دابینکرد نەتوانیت ئاوی خواردنەوەشی بۆ دابینکەی وشکە ساڵی هۆکارێکی سەرەکی بوو بەڕاستی چەندین هۆکاری لابەلایی دیکەش هەیە و دڵنیاتان دەکەمەوە ئەگەر قسەکەم جێگەی قبولکردنی زۆریش نەبێ ئەگەر زوو بەر بە وەزعانە گیرێتن ڕەنگە ڕۆژ بە ڕۆژ نرخی گۆشت بەرز ببێتەوە و سەروەی حیوانی سامانی ئاژەڵیش لە مەملەکەتەکە ڕوو لە ناو بچوون بچێ چەنی ئاژەڵی خۆمانە لەو سەربڕینانی کە هەبوو بوون ڕۆژانە 6 بۆ 65 تۆن وەک باسەکەی ئەوەی کە جەژن هەبووە پێت وایە بە پێزبوونی خۆتان یاخود کە باس کرابێ یاخود ئەگە سەرژمێریتان کردوێت لە سەد چەنی ئاژەڵی ناوخۆییەوە؟ بەڵێ تەمان لە جەژنی قوربان ئەوانەی سەربڕان دەتوانم بڵێم 195 بۆ 196 بەشێکی زۆر کەمی ئاژەڵی هاوردەکرا بوو لە ڕۆژانی قوربانی خەڵک محاولە دەکا باشترین زۆر و
کواڵەتی گۆشتی دەست بکەوێتن ئاژەڵی قوربانیش خۆی هەر عادەتەن بەو شێوازەیە یعنی ئەوانەی لە قوربانی سەربڕان زۆربەی ئاژەڵی خۆماڵی بوون ئەوانەی کە لە ڕۆژانی ئاسایی سەردەبڕدرێن جگە لە قوربان و جگە لە مناسبەکان زۆربەی هاور دەکراوە جارێت لە ڕەشەوڵاخ دەتوانم بڵێم 1970 بۆ 85 هاور دەکراوە زوومی کامیرەکانتان بخەنە سەر کوشتارگەکەی ئێمە 1970 بۆ 85 هاور دەکراوە لە ئاژەڵی گەورە لە ئاژەڵی گەورە بچووکیش دەتوانم بڵێم 150 بۆ 60 ئەویش ئاژەڵی هاور دەکراوە واتە ئاژەڵی خۆماڵە زۆر کەم ئەمانە ئەوە نییە هەر نییە بەڵام بەڕاستی ڕێژەکەی زۆر کەم بووە نرخەکەشی گرانترە بە بەراورد بە ئاژەڵی دیکە لە بازارەکانی هەرێمی کوردستان باشە کاک هەڵمەت بیرمە بۆ نەورۆز هەر بەڕێزت لەگەڵ تا گفتوگویەکمان کرد باست لەوە کرد کە لە 150 ئەو گۆشتەی کە لە بازار هەیە لە کوشتارگەکانە و پشکنینی بۆ کراوە و بە تەندروستە ژمارەکە ئێمە بەس لەوە نیە پەنجاکەی تریش تەندروست نەبەس گرنگە لە کوشتارگەکان نەبووە ئێستا ڕێژەکە چۆن هیچ گۆڕانکارێکی بەسەر هاتووە بۆ نمونە ئەو 6 بۆ 65 تۆنەی ئێوەی خەنە بازار پێویستی بازار چەنە و ئێوە لای ئێوە ئەو نەدەرەچێت وڵا ئێستا بە تاکید ئێستا ڕێژەکە زیاتر بە لە 150 بەڵام دیسم باسی ئەوەی دەکەمەوە شەرنی ئەوەی کە 150 ئیمەنیە واتە تەندروست نیە نا ئەو 150 لە دەرەوە شەر ڕەنگە بەشێکی گۆشتی مجەمەد بی گۆشتی بەستوبی ڕەنگە ئێستا کارێکی تر پێیا بۆ بەداخەوە هەرچەندە ئێمە من بەڕێز قایمقامی هەولێر و لایەنە پەیوەنددارەکانم لێ ئاگادار کردوتەوە ئیجرعاتیش لە چەند شوێنێک کراوە خاڵێکی دیکە پێیا بووە بەڕاستی ئەو کاتکە نەبوو بیرمە لە نەورۆز قسەمان کرد ئەوە نەبوو بەڵام ئێستا ئەوەش پێیا بووە گۆشتی مجەمەد لە ناو خامێک دەتوێنەوە بە فرێژ دەیفرۆشن و لە هەندێک شوێن بە فرێژ دەیتوێنەوە بە فرێژ دەیفرۆشن واتە ئەو 150 کە قسەمان لەسەری کرد لە ڕابردوو ئێستا شەر هەیە ئەگەر ڕێژەکە زیاتر نەبێت لۆ لە بەرەوەی نرخەکان بەردەوام ڕوو لە گرانبوونن کاتێک کە کاڵایەک ڕوو لە گرانبوون دەکات بەڕاستی فرت و فێڵ ساختەچاتی زیاتر تێدا دەبیتن بە بەراورد بەوەی کە هەرزانە بۆیە ئەو نسبێ ئەگەر زیاتریش نەبوو بێ بەخوای کەمتر نەبووە چونکە ئێستا مجەمەدیش دەتوێنرێتەوە بە فرێش دەفرۆشرێتن ئێستا خەڵک چۆن جای بکاتەوە کاگەڵمەت گۆشتێکی تەندروست لەگەڵ گۆشتێکی ناتەندروست ئەوە زانی لە کوشتارگە دەرچێت بە مۆرەکە توانێت جای کات و ئایا هیچ نیشانەیەک یاخود ئەتوانرێت بە فیزیاییەن جاکردنەوەیکی بۆ بکرێت بەداخەوە خەڵکی عوام هەمووی پزیشک نییە هەمووی لەو کارە لەو مەجاڵی کار ناکە ناتوانێت بەڕاستی تەنها ئەوەی هەندێک شوێن هەیە بەڕاستی شوێنە فەرمیەکان خەڵکیش باشتر لە من دەناسێتن یعنی بۆ نمونە ئەتوو لەسەر کوچە و کۆڵانەکان یان لەسەر شەقامە سەرچیەکان خۆتان دەزانن لە زۆربەی شەقامەکان خەڵک داناوە ئاژەڵ سەردەبڕێ و لە قولابی دەدا لەو شوێنانە دوور بکەونەوە لە هەندێک شوێنی نافەرمی کە مۆری تایبەتی پێوە نیە دوور بکەونەوە شوێنە فەرمیەکان دارن ناکرێ ناویان بینین نەبێ بەڕێکلاوەوە مۆری ئێمە لەسەر شاشە ئێوە زۆر جوان وازەح دەردەکەوێتن دەکرێت خەڵک لەو شوێنانە لەو لاشانە لەو بەشانە گۆشت بکڕێتن کە ڕێک ئێمە جفرەشمان هەیە ڕۆژانە جۆر و تایبەتمەندی و شێوازی خەتمەکە دەگۆڕێ بەڕاستی و دوکاندارەکان پابند کراون بەوەی پسولەی تایبەت هەڵبواسن خەڵک دەتوانێت بپرسێتەوە لە مۆرەکە لەو پسولەیە کە لە کوشتارگە وەریگرتووە دوکانەکان پابند کراون ڕێگەی لێژنەکان جیاوازیەکەی لە نێوان ڕەنگی گۆشتە گۆشتی زۆر سوور هەیە پەمەی هەیە یاخود ئەمە ئاساییە لە ئاژەڵا هەبێ یاخود نیشانەیەک نییە بۆ جاکردن ئەوە من پزیشک نیم بەڵام بەپێی ئەزمونونەکەت بەرپرسیارەتیم لە شوێنەکە بەڵێ نانە ئەوە پەیوەندی بەوە نیە ئەو گۆشتە ڕەشیان ئەو گۆشتە کاڵە ئەو گۆشتە خۆی وجودی بۆنی گۆشتەکەی ئەو جاری واشەیە لە کەلەشخانە ڕەنگە کەلەشەکە بە 5,000 کرابێتن کە هەڵی دەواشی کەسیش هەستی پێ نەکاتن بۆیە باشترە لە شوێنە فەرمیەکان و مۆردارەکان ئەوانەی کەمۆری پێوێ پسولەی هەڵواسیوە لەو شوێنانە گۆشت بکردرێ زۆر باشە سپاس بۆ هەڵمەت هەمزە بەڕێوەبەری کوشتارگەی هەولێر کە ڕاستەخۆ لە هەولێر لەگەڵمانە بزانەی زۆر باش شیاینە دەستان خۆش لە ڕۆژانی جەژن دڵنیام زۆر ماندوو بوون ئەوش لە پێناو خەڵکا وەک باس کرد لە 150 ئەو گۆشتەی کە لە بازار هەیە لە کوشتارگەوە ڕۆشتە لە 150کەی خۆ بە خۆیا گۆشتی بەستووە یان لە خۆ سەربراوە کاکرێ بەشێکی زۆری تەندروست بێ بەڵام ئەشکرێ تەندروستیش نەبێت بۆ هیوایی کە ئابوورێکی زۆر باشتان هەبێت